ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز من هاوڕە تۆفیقم ئەڵخێم شەوی بەرنامەی پانۆراما پێتانگەیشتنەوە بۆ گفتوگۆ و قسە و باز لەسەر چارەسەرکردنی کێشە داراییەکانی هەرێمی کوردستان ئەم جاریان ڕووبەغدا دوای ئەوەی کە حکوومەتی نوێی عراقی پێکات و کورد وەکو فاکتەر و بەشدارێکی سەرەکی ئەم حکوومەتە لە پێکێنانیدا بەشدار بوو و کۆمەڵێک ڕێکەوتن لەگەڵ ئەو لایەنانە کراوە کە حکوومەتی نوێی عراقیان پێکێناوە کە بە تایبەت پشکی کورد و هەروەها کێشە داراییەکانی کورد و ئەو شایستانی کە هی کووردە لە حکوومەتی نوێی عراقیدا پێیان بدرێت دیارە ئێستا ئاراستەکان بەوەیە کە هەرێمی کوردستان دەیەوێت کێشە داراییەکانی لە ڕێگەی بەغداوە چارەسەر بکە موچە و هەروەها شایستەی دارایی پێشمەرگە و ناوچە کێشە لەسەرەکان و ئەو بابەتانی دیکە کە هەمووی پەیوەندی هەیە بە بەغداوە لە ڕووی داراییەوە هەرێمی کوردستان خوازیارە لە چوارچێوەی ڕێکەوتنەکانی لەگەڵ حکوومەتی نوێی عراقی چارەسەری بکات. ئەو ڕێکەوتانی کە کراوە لەگەڵ بەغدا ئەتوانێت کێشەی دارایی هەرێمی کوردستان چارەسەر بکات ئەگەر بەغدا پابەت بوو بە ڕێکەوتنەکانەوە هەرێمی کوردستان دەبێت لە بەرامبەر ئەمەدا چی بدا بە بەغدا کێ لە ئێستادا چاودێری و ڕێکەوتانە دەکات کە لە نێوان هەرێمی کوردستان یاخود لە نێوان لایەنەکانی هەرێمی کوردستان و هەروەها لایەنەکانی پێکەنەری حکوومەتی عراقی ئیمزا کراوە. شایستە داراییەکانی هەرێمی کوردستان لە بودجەی 2023 چۆن جێ دەکرێتەوە هەرێمی کوردستان لە ئێستادا کە نەوت هەناردە دەکات و لە ڕێگەی فرۆشی ئەو نەوتەوە شایستە داراییەکانی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابین دەکات چۆن دەتوانرێت لەگەڵ بەغدادا ئەمانە ڕێک بخێتەوە. گفتوگۆکەینەم شۆ لە سەر ئەم بابەتە بە گشتی واروەها بابەتی نەوت و شایستە داراییەکانی هەرێمی کوردستان بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم برای بەڕێزمان کاکدارە سیەکانیان دامیان جومەنی نوێنەرانی عراق بەخێربی کاکدارە سوپاس دەکەین هەروەها کاک ڕەبوان محەممەد شارەزایی یاسای نەوت و گاز بەخێربی کاک ڕەبوان جەنابیشتان سوپاستان دەکەم بەڕخسەتی جەناب با لە کاکدارەوە دەست پێ بکەین بزانین بەغدا چییە گوزەرێ و مەسەلەی ئەم شایستە داراییانە بەچۆوێگا لەگەڵ بەغدایە کاکدارە لە ئێستا دەتوانین بڵین تا ڕادەیەک نێوانی هەرێمی کوردستان و عراق ئاساییە بە حکمیەوەی کە حکوومەتی نوێی عراق پێکاتووە و کورد بەشدارێکی سەرەکیە بەڕاستی لە حکوومەتەدا دۆخی نێوان هەرێمی کوردستان و عراق دەتوانین ئێستا بڵین باشە بەناوی خوای بەخشندەی میهرەبان سوپاس بۆ ئێوە سڵاوش لە بینەرە بەڕێزەکان و بەخێراتنی کاوارشەکەین دیارە ئەتوانین بڵین ئەگەرچی حکوومەتی عراقی پێکەنانی زۆر دواکەوت یعنی چۆنڵی ژمارەی پێوانەیە تێپەڕاند بەڵام ئەتوانین بڵین جۆرێ لە جۆرەکان چونکە ئەم حکوومەتە بە جۆرێک لە قەیران و لە نەمانی متمانی لایەنە سیاسەکان و دوجار خیارێک نەما دوو خیار لە بەردەمی هەموو لایەنەکان بوونیانەوە تا پەنا بۆ پشێوی و ئاژاوە و گرفت برێ یان پەنا بۆ حکوومەت و پێکێنان و ئەوە برێ خۆشبەختانە ئەتوانین بڵین خیارە باشەکە هەڵبژێرا کە بریتی بوو لەوەی حکوومەت پێکات ئەوەی کە هەستی پێکرێ ئەم جارە جۆرێک لە ئەوەی کە هەر لە سەرزاری سەرۆکی حکوومەت و هەروە لایەنە بەشداربووەکان لە حکوومەتی عراقیە باس لەوە ئەکەن کە ئەیانەوەی کێشەکانی نێوان هەرێم و حکوومەتی ناوەند چارەسەر بکرێ و ئەو گرفت و ئاریشانێکی لە ڕابردووە هەبووە جۆرە لە جۆرەکان لێک تێگەیشتن هەیە واتە ئەتوانین بڵین تەنانەت لە کارنامەی حکوومەتەکەی بەڕێز سوودانیشە زۆر بە وازحی ئیشارەی پێکراوە کامە ئەتوانین بڵین خاڵی ئیجابین و ئاکرێ لایانی کوردیش هەنگاوی باش بنێ و ئەو گرفتانی کە لە ڕابردووە بوونەتە هۆکار بۆ ئەوەی کە پەیوەندی نێوان هەرێم و ناوەند تێک بچێ ئەکرێ ئەم جارە جۆرێ لە جۆرەکان چۆنڵی دەرز لەو هەڵانەی ڕابردوو وەربگیرێ کە ئەمە پێم وایە بۆ چونکە حکوومەتی عراقی ئێستا ئەتوانین بڵین خاوەنی یەدێکێکی دراوی باشە کە ئەمە جۆرێ لە جۆرەکان حکوومەت دەستکراوەتر ئەکات تا بتوانێت پرۆژەکانی حکوومەت جێبەجێ بکە و هەروەها ئەو گرفتانە زیاتر ئەزانین کە لە ڕابردووە لە نێوان ناوەند و مەرکەزا بوون هەمووی گرفتی دارایی بوون بە دەرەجەی یەکەم کەواتە ئەمە بەشێکی باشە بەڵام ئەوەی کە ئەمێنێتەوە ئایا چەندێک لایەنی کوردی جددی ئەبێ لەسەر ئەم داواکاریانە و بەرژەوەندی هاوڵاتیان و شایستە داراییەکان و شەڕی مافە دەستوریەکانی ئەکاتە چۆنەڵی پێشینەی هەرەیە کارەکانی کە ئەمە گرنگە چونکە ئەم جارە دوای ئەوەی کە بەشێکی زۆر لە
لایەنە شیعەکان کە بە تایبەتی ڕەوتی سەدر بەشداریان نەکردووە لە حکوومەتە ئەتوانین بڵین لە هەنی کوردی پێگەی هەم لە پەرلەمانەوە هەم لە حکوومەتە بەهێزترە لە جارانی ڕابردوو دەژووترێت ینی لایەنە شیعەکان بە تایبەتی کە حکوومەتیان پێگەنا پێویستیشی گەوریان بە کورد و بە تاکید هۆکارێک ینی چونکە مەترسیەکە بوو ئەگەر بۆ نمونە کورد بەشداری نەکردا لەوانە ئەم حکوومەتە بم شێوەی ئێستا پێک نەهاتە و عێراق ڕوبەڕووی کارەساتێکی گەورە ببوایەتەوە تا دوور نییە کە خۆی لە شەڕی ناوخۆی و هەروەها ئەو لەبەرەوە ئەتوانین بڵین کورد پارسەنگێکی باش بوو بۆ پاراستنی هاوسەنگی دۆخ لە عێراقا لەبەرەوە ئەکرێ بەڵام کورد زۆر گرنگە بە یەکتیم و بە بەرژەوەندی هاوڵاتیان کار لە بەقا بکار ناک بیر لە بەرژەوەندی حیزبی و کەسی دیاری کرا و یعنی ئەکرێ ململانەکان و ناتەباییەکانی ئێرە نەگوازرێتەوە بۆ بەغا کە زۆر گرنگە بۆ چونکە 63 پەرلەمانتار لە بەغا کە نوێنەرایەتی کورد و کوردستانەکەن پێم وایە ئەتوانن لە زۆر هەڵوێستا ئەتوانن سەنگی خۆیان دیاری بکەن و بتوان بەتاکی کە بتوان بە یەکگرتوو بە پرۆژەیەکی هاو بەشەوە بە باکێجێکی باشەوە بەشداری بکەن و ئەتوانن زۆرێک لە داواکاریەکانی هەرێمی کوردستان و هاوڵاتیان جێبەجێ بکەن کە وا چاوەڕوانەکرێ وادارچین هەروە بێ چکە بارودۆخی عێراق حکوومەتی عێراقیش بەڕاستی لە بەردەمی تاقیکردنەوەیشی گەورەدایە ئەگەر ئەم حکوومەتە تووشی شکست ببێ دوجار فشاری شەقامی بۆ دروست بێ وەکو حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی یعنی قۆناغێکی مەترسیدار لە بەرەو هەڵوەشان دوور نییە بڕوە لەبەرەوە ئەوانش دەرکیان بەو مەترسیە کردووە بۆیە ئەکرێ پێم وایە ئێمە خوازیار نین کەس ناتەبابێ بەڵام ئەکرێ کورد سوود لەم هەلا لەم قۆناغە دیاریکراوە هەستیاری ئێستادا وەربگرێ جوڵەکانی کورد ئێستا لە بەغداد چۆنە چکە بینیمان ینی وەفدیشی هەرێمی کوردستان چۆ بەغدا بە تایبەتی بۆ قسە و باسکردن لەسەر ینی شایستە دارایەکانی هەرێمی کوردستان مەسلەی پشکی هەرێم لە پرۆژه یاسای بودجەی 2023 عراق و قسە و باس زۆرە لەسەرەوەی کە هەرێم داوای لە 17 دەکە ئەم جارەش بەڵام بەغدا بەپێی دوایین ینی ڕێژەی دانیشتوان کە وەزارەتی پلاندانان بڵاوی کردوەوە ڕێژەی لە 14 ئێوە لە بەغدان ئەلم بارەوە چیتان بیستۆ کاکدارە ئەوەی کە هەست پێکرێ ڕاستە وەفدی کوردی ناوە سەردانی بەغاکەوە دیدار و چاوپێکەوتن و کۆبوونەوەکان سازەدا بە ئەوەی کە بگەنە نەتیجەیەک یان بگەنە ئەنجامێک بۆی ڕێک بکەون لەسەری بەڵام من پێم وایە لە هەمووی گرنگتر ئەوەیە وەفدی کوردی بە پاکێجێکی هاوبەش بڕوە و تەنانەت وەفدی کوردی من وای بە باشەزانم وە ئەوەش بە پێشنیارێک بۆ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان کە پێش ئەوەی ئەڕۆن بۆ بەغا خەڵکی پسپۆر لەم بوارەیە بە تایبەتی لە بواری بودجەیە لە بواری ئامارە لە بواری داهاتەکانی هەرێما گوێ لە خەڵکانی تر بگرن مەرجنی هەر ئەو دوولایەنە بنبریتی بن لە پارتی و یەکێتی بۆ ئەوەی ئەمە دەنگی گەلی کورد و کوردستان بێ تا لە بەغاوە گفتوگۆی لەگەڵ لایەنە عێراقیەکانە پێ بکەن چونکە ئەمومان ئەزانین لە بەغا کە دەستکەوتێک دێ بەداخەوە هەر کەسە وەڵی منە کاتێکیش کە ڕووداوێکی نەخوازرا و ڕوئەدا هەمووی خۆی لێبێ بەری ئەکا لەبەرەوە ئاڵن سەرکەوتنەکان خاوەنی زۆرە و شکستەکان بێباوکن بۆیە ئەکرێ ئەگەر ئەو کاتە من پێم وایە هەمووشە ئەڵێن ئەگەر کورد بە یەک دەنگەوە لە بەغابێ ئەگەر هەر دەستکەوتێکی هێنا ئەوە هەر بۆ هەمووانە و ئەگەر خوا نەخواشە تووشی گرفتێکیش بوو کە پێم وایە ئەگەر کورد یەکدەم بێ لەوانەیە گرفتەکان کەمتر بن بە دڵنیایەوە و دەستکەوت و چارەسەر کەوتەکان زۆرتر دەبن لەبەرەوە هیواداریم سەبارەت بە ڕێژەی کورد لە بەغا و لە بودجەیە ئەوەی کە گرنگە بەڕای من لەوانەیە زۆر ڕقمێک پۆینتێک زیاد و کەم زۆر گرفت نەبێ ئەوەیە کە سیاسەتی حکوومەتی مرکزی ڕاستگۆیانە لەگەڵ حکوومەتی هەرێمە مامەڵە بکە و حکوومەتی هەرێمی شەفافانە مامەڵە لەگەڵ زۆر گرنگە پێم وایە لە ڕابردووە ئەم متمانەیە نەماوە و پردی متمانە تێک شکاوە و هەمویان بە گومان بوون لەگەڵ یەکتری ئەمە گرفتە سەرێکیەکەی ئێمە کاتێک حکوومەتی ناوەندی ئێوێ بڕیارێک دەرەکە ڕاستە ئێمە لەوانەیە بڵین ئەم بڕیارە ئەمڕۆ لەبەر بارودۆخێکی سیاسی جێبەجێ نەکرێت بە تایبەتی بڕیارەکانی دادگای فیدراڵی بەڵام دوور نییە بارودۆخی سیاسی بە ئاراستەیە کا بڕوا دوجار ئەم بڕیارانە هەر جێبەجێ بکرێت لەبەرەوە گرنگە کورد بتوانێت بە چۆنەڵی بە سیستەمێکی دیبلۆماسی بەهێز مامەڵە لەگەڵ ناوەندا و لەگەڵ وڵاتانی دەوروبەری شابکە بۆی بتوانێت داواکاریەکانی کورد لە بەغا بچەسپێنێ چونکە ناکرێت بەڕاستی ئێمە 5 خولا تۆ داواکاریەک لە خولیەکەمە هەر نەچەسپاوە لە دووەمان نەکراوە لە سێمە ئێمە خۆ زەمن دوجار ڕحم بە کەس ناکە لە بریەوەی تۆ لە بیری دەستکەوتی گەورەترابی ئێستا هەر بژێوی هاوڵاتیان بێتە ئاو و کارەبا و سوتەمەنی کە ئێستا هەبوو پرۆژەی زۆر گەورەتر بیر لەوە بکرایەتەوانە ئەگەر نەوتیش نەمێنێ ئەم خەڵکە لەسەر چیژیان ئێمە ینی هەرێمی کوردستان استراتیژمان جیاواز بێت چکە ئێمە کێشەکانمان زیاتر نیشتیمانی و نەتەوەیی ئەتوانین بڵێن کورد ئەمڕۆ خۆشبەختانە ئەو واقعی کە بۆ کوردستان دروست بووە
ئێمە نارەکانمان پیان خۆش بیان ناخۆش بێ واقعێک دروست بووە ئەتوانین بڵێن جۆرێک لە مامەڵەیەکی بۆ دروست بووە کە ئەمە خەونی هەموو کوردێک بووە لە ڕابردووە و قوربانی زۆریشی بۆ دراوە ئێخۆ ناکرێت ئێمە هەر لەسەر ئەمە بەردەوام بین ئەبێت گەشە بەم دەستکەوتانە بدەین و دەستکەوتی گەورەترش بین نە شوێنیان نەکەر بەتەمای ئەوە بین ئەمانە بپارێزین بەڵکو ئەبێ بەتەمای دەستکەوتی گەورەترش بین گرنگە کورد بەم استراتیژیەوە هەنگاو بنێ لە ئایندەی عێراقا بۆی بتوانێت بەڕاستی دەستکەوتی گەورەتر تۆمارکە و متمانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش بەدەست بێنێ بۆ ئەوەی لای کەمی کورد بەرامبەر بە نارەکانی پەرتەوازە نەبێ و سەنگی لاواز نەبێ و بێهێز نەبێ و ئەتوانی بڵین یەکدەنگ بێ ئەگەر چی فرە ڕنگ بێ ئاساییە بەڵام یەکدەنگ بین بۆ داخوازیەکانی گەلی کورد دەست خۆشکاکدارە جەندێم و خزمەت جناوی کاگڕێبار جنابتان بە حکمی شارەزایەکەتان لە بواری یاسای نەوت و گاز و گرێ بەسە نەوتیەکان ینی یەشێک لەو خاڵە گرنگانی کە ئێستا تا ڕادەیە دەتوانین بڵین ینی هێوریشی داوە بە پەیوەندەکانی نێوان بەغدا و هەرێمی کوردستان ئەو ڕێکوتنانەیە کە بۆ پێکێنانی ئەم حکوومەتە نوێی عێراق هاتۆتە ئاراوە یەکێک لەو خاڵانەی کە کورد لەگەڵ لایەنە شیعەکان بە تایبەتیانی گفتوگوی لەبارەوەکە لە ڕابردوو مەسەلەی یاسای نەوت و گاز بوو هەمیشە ئەم یاسایە بوو بە گرفتێک بۆ هەرێمی کوردستان کە ینی چونکە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق نەتوانرابوو هەم خوێندنەوەی بۆ بکرێ هەم یاسایەکی گشتگیر دەرچێت بۆ ئەم بابەتە ینی مشە گرفت بۆ هەرێمی کوردستان دروستەکرا لە بواری یاسای نەوت و گاز و هەروە فرۆشتنی نەوت و گاز و هەروە هێنانی و کۆمپانیانی کە کارەکەن لەم بوارەدا ئێستا ئەوەی کە قسەی لەبارەوە کراوە بردننی یاسای نەوت و گازە بۆ ئەنجومەنی نوێنەران لە داهاتوویشی نزیک و دەرچواندنی ئەو یاسایە ئەگەر ئەم یاسایە دەرچێت لە داهاتوویشی نزیکدا لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەتوانین بڵین کێشەی یاسای نەوت و گاز لە نێوان هەرێمی کوردستان و عێراق بە تەواوەتی چارەسەرە بێت زۆر سوپاس بۆ میوانداریتان لە ڕاستیدا خۆی دەستور نەخشە ڕێگای هەموو کەرتەکانی دیاری کردەوە لە بەتایبەتیش کەرتی وزا کە مادەی 111 بە ئاشکرا سامانی سروشتی عێراق لە مادەی 111 دەڵێ هەموو گەلی عێراق لە هەرێمەکان و پارێزگا نەبەسراوەکان بە هەرێمێک و خاوەنین کەواتە لە بەپێی مادەی 111 کورد و عەرەب یا هەموو ئەو خەڵکی کە لە عێراقن بە یەکسانی خاوەنی ئەم سامانە سروشتیان و بۆ یەکەم جار دوای 100 ساڵ لە دوای 1970 تا ئێستا تا بڵێن تا 2005 دەستور ئەوەی سەلمانە لە مادەی 112 نەخشە ڕێگاکەی دیاری کردو بە تایبەتی لە مادەی بەرگەی یەکەما دەڵێت دەبێت حکومەتی مرکزی لەگەڵ حکومەتی هەرێمەکان و پارێزگاکانە پێکەوە ئیدارەی مەلەفی نەودەن بە دەرکردنی یاسای فیدراڵی وەکو خۆت باسەکەوە دوای یاسای فیدراڵی ئەبێ یاسای دابشکین داهاتنوتیەکانە بێت و هەل لە هەمان بەرگا داوای قەرەبووی ئەو شوێنانەکە کە زیانیان لێکەوتووە و هەرێمی کوردستان و بەداوەتی پارێزگای سێمانی لە ئەنفال و کیمیاباران ئەوانەوە لە بەرگەی دوو شاباسی و بەرهێنانەکە کە پێکەوە کەواتە بەپێی مادەی 112 ئەبێ کورد و باڵێن هەرێم و حکومەتی فیدراڵی پێکەوە شەڕایەتی هاوسەنگ و ڕاستەقی نەبن لەم بابەتە بەڵام ئەوەی کە گرێکوێرەی بابەتەکەیەکە یاسای نەوت و غازی فیدراڵی کە لە 2007 دەرنەکرا و پەسەند نەکرا لە پەرلەمان ئەوەیە کە ڕەشنووسەکەم چەندین جار خوێندوتەوە کە کورد یعنی ئەو عەقڵەتی کە لە بەغای ئێستاش کە من خۆناوەت سەلمێنم هەمان عەقڵەتی شۆڤێنی سەردەمی ڕژێمی بەعسا کە کورد وەکو شەریکی ڕاستەقینە ناسێەوە ئامادە نییە دەسوود جێبەجێکە سەری ڕەشنووسەکە کە هەمی بە ڕاوێژکار و هاوکار و مساعید تەعاون لەگەڵ هەرێمی کوردستانەکە بۆیە ڕەشنووسەکە فیدراڵان تو ئێستا کە ڕێکەوتن کراوە لە نێوان لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان و لایەنە شیعەکان بۆ تێپەڕانی ئەم یاسایە لەداهات و لە ئەنجومەنی نوێنەران یخۆ ئەبێ هەموار بکرێتەوە دەستکاری بکرێت خۆ جارێ ئەم یاسایە دەرنەچوانێت تا ئێستا ڕەشنووسەکەی هەیە بەڵێ تا ئێستا ڕەشنووسە و بڕیارەکەی دادگای فیدراڵیش کە دەرچوو لە 5/2/2022 هەمان ڕنگدانەوەی هەمان عەقڵێتی پرۆژە یاساکەیە کە ئەوەی لە بەرژەوەندی دەوڵەتی باڵێن فیدراڵیە حکومەتی فیدراڵیە هاتووە ئاماژەی پێدا ئەوەی لە زەرەری هەرێمی کوردستانە باڵێن ئاماژەی پێکرۆ لە قازانجی هەرێم قسەی نەکردو هەموو بڕیارەکانی وەزارەتی نەوتی عێراقیش کە تەماشا ئەکەین هەر هەمووی کورد وەکو دەڵێ ڕاوێژکارێ بنێرن بۆی هاوکارمان بێ لەوێ لە بەغا بۆی پێ دوایە ینی لە دوای ئەم هەموو قەیرانی کە بەسەر عێراقدا هاتووە ئەو هەموو نەهامەتیەک و کاکداراژ ئاماژەی پێدا ینی ئەم عەقڵێتە شۆڤێنیە هەر بەم شێوازە کارەکە لە بەرامبەر هەرێمی کوردستانە بە قەنەعەتی من بابەتەکە دوو لایەنە لایەنێکی هەرێمی کوردستان خۆیەتی لایەنێکی ترشی ئەو عەقڵێتێکە لە هەرێمی کوردستانیش ئێمە کە ئەوان نهاتن ئامادە نەبوون لەگەڵ ئێمە یاسای نەوت و غازەکەین ئێمە خۆمان دەستمان برد بۆ دەستور و بەپێی دەستور توانیمان یاسای نەوت و غاز هەرێمی کوردستان دەکەین بەڵام بەداخەوە یاسای نەوتی غاز هەرێمی کوردستان ژمارە 22 ساڵی 2007 وەکو خۆی جێبەجێ نەکرا ئەو 4 کۆمپانیای کە دەبوایە لە هەرێمی کوردستان دروست بکرایە
کۆمپانیای دۆزینەوە و دەرهێنان و هەناردەکردن و فرۆشتن ئەو چوار کۆمپانیا هەمووی لە کۆمپانیای کارە کۆکراوە و حیزبی و شخصی لێکرا ئەمە خاڵێکە کە یاسای نەوت و غاز هەرێمی کوردستان جێبەجێ نەکرا لە زۆربەی بڕگە و مادەکانیا و خاڵی دووهەم کە یاسای سندوقی داهاتنوتەکان لە 2015 ئاماژەی بە هەموو شتێک کردووە کە ئەو داهاتەیەتەوە ناو ئەو سندوقە و پەرلەمان لە ڕێگەی بودجە و هەر یاساکە خۆی نەخشەکەی دیاری کردووە کە بۆ سندوقی ئەجیال و بۆ ئەو شوێنانەی زیان لێکەوتون و بۆ خاوەن پێداویستی تایبەتەکان و بۆ بەرهێنان و هەمووی دیاری کردووە ئەگەر بێت و ئەو تا ئێستا لە 2015 1 دلار نەچۆتە ناو ئەو سندوقەوە ئەمە بە خۆی ئاماژەیەکە کە هەرێمی کوردستان خۆشی نایەوێت با بڵێن پرۆسیسی نەوت بە ئاراسێکی ڕاستەقی نابڕوە ئەگەر یاسای نەوت و غازی ژمارە 22 ساڵی 2007 جێبەجێ کرا خۆی و سندوقی داهاتنەوتەکانی جێبەجێ کرا و یاسایە ئەو کاتی حکوومەتی عراقی قسێکی بۆ نەماوە کە ئەو ڕخنە و ئەو هێرشانە بکات لەسەر هەرێمی کوردستان چونکە هەرێمی کوردستان دەیوت ئەوەندە نەوتم فرۆشتووە ئەوە داهاتەکەیەتی داوت بە خەڵکەکەی خۆم لە بودجا وەرە مەقاسەیە بکە و کاتێک کەوتە سەرمان ئەیگەڕینەوە حەقشماناتەوە بەڵام بەداخەوە هەر کێڵگەی خۆرمەڵە من بە 3-4 دۆکۆمنت لامە بە توێژینەوە بە دۆکۆمنت ڕۆژانە 375,000 بەرمیل لەو دەڕات نە کۆمپانیای بیانی شەریکە نە کولفەی تایە نە قازانجی هیچ لایەکیتیانە تەناکرێ نقل و فرۆشتنی تایە هەمووی داهاتی سرفی حکوومەتی هەرێمی کوردستانە کۆمپانیای کارێک ئەگەر ئەم یاسایە دەربچێنرێت لە ئەنجومەنی نوێنەرانی عراق یاسای نەوت و گاز ئەو کات ئەم گرفتە یاین چارەسەر ئەبێ و هەرێمی کوردستان ناچار بە پابندبوون ناکرێت بە یاسا فیدرالیەکانی عراقیشەوە بە دڵنیایەوە کە یاسای نەوت و غازی فیدراڵی دەرچوو ئەو کاتێ حکوومەتی هەرێمی کوردستان ناچارە هەموو داتاکانی خۆی ڕادەسی دەوڵەتی فیدراڵی بکە ئەو کاتێ لە بودجا هەمووی ڕێکە کرێتەوە کە تۆ یاسای نەوت و غازی فیدراڵی دەرکا یاسای دابشنی داهاتنەوتەکانیش دەرەکرێەوە ئەبێت با بڵێن ئەحسایش بکرێت بە پێی ئەحساکە و کاتێ دەرەکەوێت کە کورد ژمارەی ڕاستەقینەی چەنە لە عێراقاتەوە سا هەفتەی 20 چەنی حقیقەتی خۆی بۆ دەرەکەوێت لە ئیدارەی نەوتەکە شەریکی لە داهاتەکەی شاو کاتێ بە پێی ئەحساکە ئامارەکە ڕێژەکە دەرەکەوێت ئەو کاتێ حکوومەتی هەرێمی کوردستان یا با بڵێن حیزبێک لایەنێک شخصێک ناتوانێت تەسەڕف بە با بڵێن داهاتی ئەم نەوتەوە بکە بۆیە ناچارە خۆی ڕادسکا بەڵام بە قەنەعەتی من ئەو لێشاوە دەستکەوتەی کە لە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە ینی ڕێگە خۆشکەر نییە بۆی کە ئەوان بە ئاسانی تەسلیمی فیدراڵی بنوە ئەو ئەقلەتەیش قورسە بۆ ئێستا بەڵامی تر ئەوەی هەندێک ئاماژە هەیە کە ئاخر توێژینەوە کە بڵاو کراوەتەوە لە 1 دەڵێت حکوومەتی فیدراڵی لەگەڵ دادگای فیدراڵیە بە نهێنی ڕێکەوتون لەوەی تا کۆتایی 2023 چانسێک بدەن بە هەرێمی کوردستان بۆی خۆی لەگەڵ حکوومەتی عێراقی ڕێکاتەوە و یاسای پرۆژە یاسای باڵێن نەوت و غازی فیدراڵی بن بۆ پەرلەمان بگەن بە چارەیەک بەس هەم ئەقلێتەکە و ئەمەی تریشان بەڕاستی ینی لای من قورسە چونکە بەرژەوەندەکانی ئێرە و عقلەتەکەی ئاماژەی باشیتیان نابێت بەڵێ بەڵام ئەوەی کە ئەمڕۆ کە سەرۆکی یەکێتی نیشتوانی کوردستان لە ماڵێن دیمانەکەی لەگەڵ عێراقی ئۆیل ریپۆرت بڵاوی کرێتەوە لە ئەخیرەوە بابەتێکی تایە کە باسی مێزوو نەوتی بەسرە ئەوانە ئەکات یعنی ئەمە بۆ خۆی ینی گەیشتنە بنبەستە لەوەی کە هەرێمی کوردستان یعنی ئاماژەیەکی ڕوون دڵخۆشکەر نییە کە هەرێمی کوردستان وەکو حکوومەت بێتە سەرکایەکە دو کارتێکی داوە بە پارتی بە تایبەتی کە دەڵێ ئەگەر نایێتە پێشەوە ئێمە 2 میلیۆن کەس نادێنە دەست قەزا و قەدەرە و نەوت و غازی خۆمان زۆر دەست خۆشکاکڕەوە وڵات دواتر حەزەکەم لەگەڵ کاکداراشە ئەو بابەتە باسنی کاکدارە مەسەلەی ینی پابندبوون و متمانە و ینی ڕادەستکردنی بۆ نمونە نەوت و داهاتی هەرێمی کوردستان بە بەغدا و دوجاریش بەغدا نردنی سەرجەم شایستەدارایەکانی هەرێمی کوردستان و جێبەجێکردنی یاسای نەوت و گازە داهاتوە گەل لە ئەنجومەنی نوێنەران دەرچوو پێ دوایە جەناب دۆ کۆندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عراق هەرێمی کوردستان بە وازەحی سەرجەم داهات و شایستەدارایەکانی خۆی ڕادستی بەغداکە ئەگەر ڕادستی نەکرد چی ڕوەدا بەڕاستی ئەوە لە بەغدان چکە واقعی حاڵەکە بینن لێ کاکدارە بەدڵنیاییەوە ئەوەی کە وەکو پێشبینیەک بە پشبەستن بە ئەزمموی حکومڕانی لە ساڵانی ڕابردووە بە دووری ئەبینم هەرێمی کوردستان ئامادە بێ تەواوی زانیاریەکان و داتاکان و داهاتەکانی خۆی ڕادستی حکوومەتی ناوەندی بکات کاتە بۆ وەفدەنێرەوە ئەمە ئەتوانین بڵین بەداخەوە بەشێکی لە ڕابردووە یاریکردن بووە بکات یعنی ئەمە گرفتە سەرچەکەی بۆ چونکە هەمومان ئەزانین ئێستا لە هەرێمی کوردستانە دوو لایانی دەسەڵاتدار ئەزمموی حکومڕانیەکان کە بریتە لە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناو پارتی دیموکراتی کوردستان و لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە
ئەتوانم بڵێم کەسانێکی زۆر هەن ئاگیان لە مەلەفی نەود نییە یا گلەیان هەیە و کە ناش شارنەوە و ڕۆژانە لە دەستگاکانی ڕاگەاندنەوە هەستی پێکرێ کەواتە پێمانەڵێ بەداخەوە پرۆژەی دەرهێنان و فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان هێندەی لە پێناوی بەرژەوەندی توێژێکا بووە هێندە بۆ بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی کوردستان و هاوڵاتیان و موچەخۆران و فەرمانبەران بەداخەوە سوودی لێ نەبیدراوە بەشێکی کە لە ڕووی ناشەفافیەوە بەشێکی لە ڕووی دروستکردنی قەیران لەگەڵ حکوومەتی ناوەندیە بە دڵنیایەوە بار و دۆخی ئێستا پێم وایە لەگەڵ ساڵانی ڕابردوو جیاوازە هەمومان ئەزانین ئێستا پەیوەندیەکانی وڵاتی تورکیا و پەیوەندیەکانی وڵاتی ئێران لەگەڵ عێراقا و لەگەڵ هەرێمی کوردستانە ئێمە ئەبێ کورد ئەمە دەرک پێ بکەین یعنی ئەمە واقعە اینجا هەمومان حەزمانە کورد سنگ و پێکەیەکی هەبوایە کە هەموو جیهان مامەڵی لەگەڵا بکردایە بەڵام بە دڵنیایەوە من حەزەکەم شتێک لێرە بڵێم هەمیشە وڵاتانی دنیا و زلهێزانی دنیا و وڵاتانی دراوسێش کاتێک ئەبێتە شەڕی ململانەیە لە نێوان هەرێم لە نێوان هەولێر و بەغایە بە دڵنیا و بەغا هەڵەبژێر کەواتە ئاب نمانەوێ نەمانەوێت دەوڵەتە خاوەنی کیانێکەیە لەولاوە مامەڵەیەکی پێگەیەکە لە دنیاە لەبەرەوە دوجار بەرژەوەندی وڵاتانی دراوسێش لەگەڵ ئەم واقعی هەرێمی کوردستانە زۆر جار یەک ناگرێتەوە بە دڵنیایەوە بۆیە ئەبێ کورد بەو عەقڵیەتەی پێی ئەڵێ نازانم چی جۆرێک لە نەخوێندنەوەی بارودۆخی پەیوەندیە نێودەوڵەتیەکان و پەیوەندیە هەرێمایەتیەکان و خودی دەسەڵاتی ناو هەرێمی کوردستان ئەبێ ژیرانە مامەڵە بکە ئەگەر ژیرانە مامەڵە نەکا بە دڵنیاوە پێم وایە دوجار زیانی گەورە ئەەکەین باشە ئەم ژیرانە مامەڵە نەکردنە لەگەڵ بەغدا کاکدارە هۆکارەکەی ئێوەیە ئێمە ێستا لە ڕووی دارایی و لە ڕووی فرۆشینەوە ینی لەسەر پێی خۆمان وەساین و پێویستمان بە بەغدانیە بەدڵنیایەوە لەوانەیە زۆر جار تۆ لە ڕۆژەکە ئەو داهاتی ئەیفرۆشی بەشی خەرجەکانت بکە بەڵام ئێمە نابێ ئەوە لەبیر بکەین تۆ دوجار نەوت بەچی ئەفرۆشی بە بازاری نەوتی جیهانی ئەفرۆشی دوجار کە بووە شەڕی ململانێ ئەوان ئامادەنین بەغا لە خۆیان بڕەنجێن لە پێناوی هەرێمی کوردستانە بە دوجار دوور نییە جۆرێک لە قەدەغەبوونی ئەم هەتا بەپێی بڕیاری دادگای فیدراڵی کە لە 15 شوبادا دەرچووە ئەمە گرفتێک گەورەی لە بەردەممانە یعنی ئەمە ئەگەر بڵێم وەکو قمبەلەیەکی مەوقوت وایە خوار کاتێویستیان مەلەفەکەت بوو ئەکەنەوانێ لەبەرەوەی ئێستا لەوانەیە بۆیە کورد ئەبێ ئەگەر بیەوێ بەڕاستی هەم هەرێمی کوردستان هەم شایستە داراییەکانی من پێم وایە پێش ئەوەی لەگەڵ هەڵ وڵاتێکا ڕێبکەوێ ئەبێ لەگەڵ حکوومەتی مەرکەزی ڕێکەوێ چونکە ئێمە کێشەکانمان لەگەڵەوەیە ئەکرێ ئەمڕۆ وڵاتێکی دراوسێ جۆرە لە جۆرەکان هەندێک بەڵێنمان پێ بدا بەڵام بە دڵنیاییەوە کاتە هاتە سەر تەسفی حیسابات ئامادە نییە پەڵێنەکانی بەرێتە سەر ینی خۆ ئەگەر واقعی بین زۆر جار ینی هەرێمی کوردستان لە ڕابردوو چەندین ڕێکەوتنی لەگەڵ بەغدا کردووە و ڕاستە ڕێکەوتنەکانی زۆر جار بەرهەمی هەبوو بەڵام یعنی بینیمانە بەردەوام نەبووەم ڕێکەوتنانە جاری وا بووە بەتایبەتی لەسەر 200 میلیارد دینارەکە ینی چەند جار هەرێمی کوردستان وە دینار دە بەغدای و لەوێ ڕێکەوتن کرا و ئامادەی هەرێمی کوردستان دەربڕا بۆی کە هەموو مەلەفاتی نەوت و مەلەفاتی فەرمانبەرانی هەرێمی کوردستان تەسلیم بە بەغدا بکرێ و زانیاریەکانیان بدرێتێ دەبەرامبەر ینی ڕاستە 200 میلیارد دینارێنرا بەڵام ئەوش بەردەوام نەبوو یخۆ زۆر جاریژانی بەغداوە تا پابند نەبوو بە بەرامبەر باڵێنەکانی لەگەڵ هەرێمی کوردستانە ئەی ئەمەیان چۆنە بینن ئێمە ئەبێ ئەو واقعی کە لە بەغا هەیە بین بخوێنەوە بە ئەو واقعی بکەین بمانەوە یان نەمانەوە لەوێ شارعێک هەیە فشارە خاتە سەر لایەنە سیاسیەکان یعنی ئاڵێ هەرێمی کوردستان کاتێک تۆ نەوتی خۆی ئەفرۆشێەوە شەفاف نییەوە داهاتەکانی ڕادەسی بەغا ناکاتەوە داهاتی خاڵەسەرونیەکانی داهاتی ناوخۆیی دێ حسابی بۆ ناکە ئێوش فشارە لەسەر لایەنە سیاسیەکان دروستە بێ یعنی ئێمە ئەبێ واقعی بخوێنە ڕاستە ئێمە ناڵێن حکوومەتی مەرکەزی تەواوی بەڵێنەکانی جێبەجێ کردووە و هاتووە تەواوی داخوازیەکانی هەرێمی کوردستانی پێشکەش کردووە بەڵام لە بەرامبەری شاتوانین بڵێن هەرێمی کوردستانیش وەکو پێویست ئامادە نەبووە چۆنەڵی بۆ ڕێکەوتنێکی استراتیژی کە کۆنکرێتی بێ بۆ ئەوەی زمانە ئێستا چ زمانەتەکەیە کە لە ساڵی 2023 موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە بەغاوە تەرخانەکرێ لەبەرەوە بۆ چونکە لە ڕابردووە ئەمە ڕێکەوتنەکان و بڕیارەکان و کۆبوونەوەکان و چۆنەڵی لێدوانەکانی سەر شاشەکانی ڕاگەیاندن هەموو قسەی جوانی تیا بووە بەڵام کاتێ دێتە سەر بواری جێبەجێکردن لەمپەر و گرفت و ئاریشەی بۆ دروستە بێ لەبەرەوە ئەبێ ئەم جارە هەوڵێکی وا بدە بارودۆخێک لە عێراقا هاتوۆتە ئاراوە کورد ئەتوانێت یاریەکی باش بکە کورد ئەتوانێت بەڕاستی ئەگەر بە ژیرانەوە بە لەم دۆخە هەستیاری عێراقا بە ڕوحێکی بەرپرسیارانەوە مامەڵە بکە پێم وایە ئەتوانێت دەستکەوتی باش
بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەدەستبێنێ بەڵام هەر ئەمەی کە ئێستا ئیبینین ئێستا دوو ئاڕاستە لە هەرێمەوە ڕوو لە بەغدایە ئاراستەیەکیان کە ئەیبینین کە پێی وایە بۆ چووکە لە هەرێمی کوردستانە بەشێک یعنی لە هەرێمی کوردستان هەست بە مەغبوونیەتەکە هەست بە ئەوەکە کە وەکو پێویست داهاتی وڵات لە پێناوی ئەمە خرج ناکرێ من ئێمە لە بینی خۆمانە بەڕاستی لە بینی خۆمانە کورد لایەنێکی تر بچەوسێنێتەوە یان شایستە داراییەکانی پێنەدا هیچ چاوەڕوانی چی لە حکوومەتی عێراقی باشە لەبەرەوە پێش هەموو شتێ ئەبێ کێشەکان بە چۆنەڵی چارەسەرێکی یەکجاری بکرێت بۆ ئەو مەسلەی وڵای حەزەکەم ڕای جەنابە بوورە کاگڕوار لەوچە بەشی جەنابی شبخۆم لە کاتی قسەکردن بۆ بەرنامەکە ئەگەر بەم شێوازە ینی ئێمە کە دەچینە بەغدا و بەم شێوازە هانا بۆ بەغدا دەبین هەر لایەمان بە جۆرێک لە جۆرەکان بەغدا دادپەروەرە بێ بەرامبەر بە بەشێک لە هەرێمی کوردستان و بەشەکەی دیکە فەرامۆش بکات من بە دڵنیایەوە ئەڵێم ئەزمموی ڕابردوش ئەوەی پێوتوین هەر کاتێک کورد پەرتەوازە بێ هەموو کورد زەرێری کردووە هەر کاتێک کوور یەکدەنگ و بێ دەستکەوتی گەوری بەدەستێنەوە ئیتر هەر لە ڕاپەڕینی نەوەیەکەوە ئەیگری هەر لە دەستکەوتی تریشەوە لەبەر ئەوە هەرچیان کردووە ئەبێ لایەنە کوردیەکان بە تایبەتی لایەنە دەسەڵاتدارەکان بە بەرنمەیەکی هاوبەشەوە بە پاکێجێکی هاوبەشەوە بە هەندێک خاڵی هێڵی سوور هەبێت کە هیچ لایەنێک نەیبەزێنێت هەتا ئەو لایەنانەی کە لێرەش ئۆپۆسیۆنن چونکە ئێمە ڕاستە لێرە لەوانەیە گلەیمان لە ئەدای حکوومەتە بێ تێبینیمان هەبێ لەسەری بەڵام ناکرێت لە بەغا ئەمە بکەین بە پاساو بۆی سنگ و پێگەی کورد لاواز و بەهێزکەین چونکە ئێمە لێو مافێکی ترمان هەیە لە حکوومەتی ناوەندی ئەبێت داوای بکەین لە پێناوی بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و شایستە داراییەکان و مافە دەستوریەکان و شەڕی ناوچە جێناکوکان کە ئەمانە خاڵی گەورن بۆ کورد اینجا تۆ بەشتی بچووکەوە خۆت خەریکەی بە پۆستێکەوە و بە بریکاری وەزارەتێکەوە بە وەزارەتێکەوە ئەمە پێم وایە بۆ سنگ و ناوبانگی کورد شتێکی باش نییە لەبەرەوە ئەبێ کورد ئەو هەڵانەی لە ڕابردووا کردێتی دووبارەی نکاتەوە لای کەمی ئەو کاتە هەر لێ مێژوشا تۆمارە کرێ لای کەمی ئەو کاتە پێمانەڵێن کورد بە دەنگی کۆدەنگ بوو بەڵام نارەکانی وەکو پێویست نهاتن بەدەمەوە بەڵام کە تۆ خۆت پەرتەوازە بووی گلەیکی لە نارەکان لەبەر ئەوە پێم وایە ئەگەر بم عقلێتی کە ئێستاوە لە هەرێمی کوردستانە ئەزمموی حکومڕانی ئەکا و بەو چۆنەڵی پەیوەندیە بێمتمانەی نێوان لایەنە سیاسەکان بەم ڕوحەوە لە عێراقا کار بکەن بە دڵنیایەوە ئەتوانم بڵێم ناتوان دەستکەوتەکان بپارێزرەوە ناتوانین دەستکەوتی تریش بەدەستبێنی دەست خۆش کاکدارەجان دێم و خزمەت جەنابی شت کاگە ڕێوارانی مەسلەی متمانە زۆر گرنگە لە نێوان هەرێمی کوردستان و عێراق بە تایبەتی بۆ مەسلەی نەوت و گاز و هەروە فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان و ڕادەستکردنی داهات پێ دوایە ینی هەرێمی کوردستان ئەگەر لە داهاتووە ڕێکەوتنی هەبێ لەگەڵ بەغدا بۆ مەسلەی بە تایبەت ینی چکەوتە ئەسەر ڕوو لە بەغدایە بۆی کە شایستە دارایەکانی بۆ بنێرەوە چاوەڕێ ئەوەیە کە ئەی پشکی هەرێمی کوردستان لە بودجەی 2023 عێراق جێگیر بکرێ و هەرێمی کوردستان ئەیەوێت لە دوای ئەوەی کە پشکەکەی جێگیر دەکرێت اینجا بازدەوە بکە کە داهاتەکەی چۆن ڕادەسی بەغدا دەکات هەرێم پێ دوایە لە داهاتوودا بتوانێت داهاتی فرۆشی نەوتی خۆی ڕادەسی بەغدا بکە و بە وازەحی بڵێ کۆمەڵێک کۆمپانیا لێرە کارەکەن و ئەمە ڕێژەی ناردنەدەرەوەی نەوتی هەرێمی کوردستانەوە ئەمەش داهاتەکەمانە بەڕاستی لە ڕاستیدا من بۆ خۆم قەناعەتم نییە کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو لایە کە زاڵە بەسەر پرۆسێسەکە ئەو شیرینێت تەسیمی بەغا بکە بۆ بە بەڵگەوە سەبێن من لە عەدادەکانی جیهانەوە ئەم داتات پێڵێم لە یەکی 2022 تا 6 یانزەی 2022 هەموو ڕۆژێ بە مەعادەلی 415,000 بەرمیل نەوت لە بەندەری جیهان لە هەرێمی کوردستانە گواستراوەتەوە باش لاناز و کاریش 275 لاناس 160 کار کە کاتە 650,000 بەرمیل ئینتاجە لە بەناوخۆ دەرەوە لە هەرێمی کوردستان باشە 500 میلیۆن پێسێجا غازمان هەیە کە بۆ کارەبایە LNG 1000 تەن LPG-شمان هەیە باشە بە ئەترافی حکوومەتی هەرێمیش 300 میلیارد دینار گومرگەکان و داهاتەکانە ئایا حکوومەتی هەرێمی کوردستان ئەوانەی کە زاڵن بەسەر مابەتا دێن ئەم هەموو داهاتە تەسیمی حکوومەتی فیدراالیەکەن و خەنە خزمەتی خەڵکی کوردستانەوە بە قەناعەتی من لەبەر ئەوەی کە خەڵ ئیسفادەکە لە مابەتا و ئەحزاب و ئەشخاص و کۆمپانیا زەرەکە بە ئاسانی تەسیمی بابەتەکە نابن بۆ داوای ڕێکەوتنەکەین لەگەڵ بەغدا ئەمە تەنها خۆڵکردنە چاوی بە دڵنیایەوە کاتکوشتنەوە یاریکردنە بەکات و جگە لە کاتکوشتن هیچ شتێکی تر نییە
وڵەنجە گەروابیانی کارەسا دەخۆ بەڕاستی کارەساتەوە لە هەرێمی کوردستان کارژوتی مەسلەی نەوتی هەرێمی کوردستانی بۆم بێشی تەوقیت کراوە بە دڵنیایەوە هاوڕێ لە هەرێمی کوردستان بە قەنەعەتی من هەموو شتێک چۆتە بنبەست دیموکراسیت کەوتۆتە لە بنبەستایە نە هەڵبژاردن دەکرێت نە شەراکەتی ڕاستەقینە هەیە زۆنێک زاڵە بەسەر زۆنێکی ترا 41 جۆر باج لە پارێزگای سێمانیەوە دەگوازێتە بۆ هەولێر و لەوێ دەبێتە داهاتی پارێزگای هەولێر و سێمانی لێبێ بەشەکرێ کێڵگەنوتەکانی سنووری پارێزگای سێمانی ڕۆژ بە ڕۆژ لە ئینتاجیانەوە دێنە خوارەوە و بە شێوازێک ئینتاجیان لێکەن کە وەکو دژمنانە و ڕقا سوورانە بۆی کە ئەم زۆنە تووشی لاوازی بێ و لە کۆتایە لە ڕووی سیاسیەوە تەنازل بکات یعنی کاتێک تۆ دێ ئەمانە ئەبینیت ڕموزی ئەم ناوچە ئەمری بالقەبزی بۆ دەرئەکرێت یعنی کۆمەڵێشت ئەبینی کە ئیتر تۆ ئەگەیت ئەوەی کە بەڕاستی لە هەرێمی کوردستان ئێمە گەشتونە بنبەست من پێشترش بابەت نووسێ سەرەوەی ئێمە تاکە چارەسەری ئێمە ئەوەیە کە ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی گرتوەکان بڕیارێک دەرکات ئەو داهاتەی هەرێمی کوردستان ڕادەسی UN کات وەکو خەرایی 1966 وەل سەرپەرشتیکەن تا ئەو کاتەی دۆخە سیاسیەکە ڕووی یاسای نێودەوڵەتی وشتی وابێت دەسووری عێراق ئەو حەقەی بە خەڵکی عێراق داوە بە هەموو کوردستان داوە و بڕیارەکانی نەتەوەی گرتوەکان کە لە ساڵی 60ەکانان دەرچووە ئەڵێت بڕیاری 1830 ئەڵێ هەموو گەلان ئەو سامانە سروشتەی هەیە ئەتوانن استیغلالیکەن بۆ خزمەتی خۆیان کەواتە ئێمە لە بەشێکی هەرێمی کوردستانە سامانە سروشتەکەمان کە نەخرێتە خزمەتمان و برسیمان بێت و بێ نەوت و بێگاز و بێ پرۆژە و بێ ڕێگاوبان بین کەواتە نەتەوەیگرتوەکان بەرپرسیارە لەوەی کە دەستوری عێراقیش لەولاوە بەڵێ من جوستم ئەو بڵێم ئێمە کە هەرێمێک بین لە ڕووی یاسایی و دەستوری و سەر بە بەغدابین ئێخۆی بەغدا خۆی و کاراکە و تا دادگای فیدرالی هەیە کۆمەڵێک بڕیاری ینی تایبەت بە مەسلەی نەوت و گاز و فرۆشی نەوتی هەرێمی کوردستان ئێو کاتە بەغدا خۆی بە بەرپرسیار نازانێ بەرامبەر و بەغدا بەرپرسیارە بەڵام دۆخە سیاسیەکە و واقع جۆپۆلیتیەکە ڕێگە بەوە نادا بەغات بێ کۆنتترۆلی ئەو کێڵگانە بکە بیخاتە خزمەتی خەڵکی کوردستان و خەڵکی عێراقەوە بۆیە لە ڕووی سیاسی قورسە بەغات ئەگەر بیتوانێت ئەوەی ئەکرد بەڵام بەغدا ناتوانێت بۆیە قەناعەتی من ئەوەیە کە ینی کۆمەڵی ئۆپشنە خیارات هەیە ئەوەیە کە هیچیان ئەم زۆنە لەگەڵ حکوومەتی عێراقیان ڕێکەوێت و داهاتەکانی خۆی تەسلیم کاتەوە حەقی خۆی مەپێی ڕێژەی دانیشتوانەکەی وەرگێت ئەمە خیارێکە بەڵام بەداخەوە ئەوە زیانێکی گەورەی بۆ ئەزمموی هەرێمی کوردستان بۆ ئەو حکوومەتەی کە بەسێکی نیشتمانی کوردستان 200,000 شەیدی بەداوە خیارێکی گەورەکانی نەسەر بە قەنەعەتی من باشترین هەڵبژاردە ئەوەیە کە ینی داوا لە حزابەکانی کوردستان خەڵکی کوردستان داوا لە ئەنجومەنی ئاسایش بکات بڕیارێک دەرکات بۆی ئێمە هەم لە ڕووی سیاسیەوە ئەزمونەکەمان پارێزراوە بێ هەم لە ڕووی داهاتەکان و لەگەڵ حکوومەتی عێراق ڕێکەوین و ئەو پارەیە چێتە هاڵ بانکیا لە هەر کوێ بێت دەستی بەسەرا بگرمی خەنە خزمەتی خەڵکو ئەینا بە هیچ شێوەیەک ئەو خاوەن بەرژەوەندیانی کە لە هەرێمی کوردستانن ئامادەنین نە لەگەڵ عێراق ڕێکەون نە لەگەڵ هێزەکانی ناوخوا ڕێکەون و دەژبینین هەموو شتێک بنبەست ینی هیچ شتێک هەمووی وەستاوە بۆیە کە دۆخەکە بینی بە چای خۆت سەوڵا خەڵک جوێی لەم گفتوگویەمە بێڵە بەدڵنیایە وایە نابێت وایە کاگین ینی وایە دڵنیا بە تۆ ڕێگاوبان هەمی وەساوە پرۆژەکان هەمی وەساوە داهات نییە ڕۆژە ڕۆژ بێ گەماڕۆی زیاترە خەنە سەر داهاتەکانی ئێرە با بۆ شوێنتر بەکاری تێرێت ینی لە 6 مانگی ڕابردووە تەنها لە سێکتەری ئاوە 26 میلیارد دینار تەرخان کرا بۆ سێکتەری ئاو لە هەرێمی کوردستانە معقول لە 2 میلیارد و 200 میلیۆنی بۆ پارێزگای سێمانیە 2 میلیارد و 200 میلیۆنیشی بۆ گەرمیانە 21 میلیاردی بۆ پارێزگای دووهۆک و هەولێرە تەنها 12 میلیارد بۆ بەرگری لافاوی هەولێر تەرخان کراوە باشە کاکە گەرمیان و خەراخ و با بڵێن ئەو خەتە بڕاتەوە ئەگەر مثال باران نەبارێ هەمووی چۆڵە بێ خۆ شکە ساڵی گشتێک کوژێت باشە خێرە تۆ 12 میلیارد هەولێر پایتەختە خۆشەویستە خەڵکی کوردستانە خێرە تۆ 12 میلیارد بۆ سەرفەکەی بەڵام خەڵکێکی ئەنفالی قوربەسەری بەدبەخت ینی ئاوی نییە بخواتەوە ساڵەتر گوندەکان چۆڵ کارەساتی کۆمەڵایەتی و ژینگەی و سیاسی و ئابووری دروستە بێت باشە ئەمە نەعەدالەتی نییە وەسعی غاز دەچیە لەم دەڤەرەکەیت زۆر جارەڵێ غازەکە لێرەوە کارەباکە باشە ینی سیرکە ئەمە ینی یەکێتی نیشتمانی کوردستان من بە قەنەعەتم لە خەوی غەفڵەت ڕاپەڕیوە هەڵساوە ئێستا تێدەگات چ نەعەدالەتیەکەیە ڕۆژ بە ڕۆژ کارەسات لەم ناوچە دروستە بێت ئەویش ینی پرسیارەکە بۆچی وایە بۆ دانانیشین بۆ ڕێک نەکەوین لە زۆنی یەکێتیە بینەوتەکانی هینتە خوارەوە تا ئێسش 7,000 بەرمیل تا 40,000 بەرمیل ڕۆژانە نەوتەیە 500 میلیۆن پێسێجا غاز لە LNG لە سنووری زۆنی پارێزگای سێمانیە ئینتاجەکرێ و لە 180 کارەبای هەولێر و دووهۆکی پێ ئینتاجەکرێ باشە خێرە تۆ غازەکەی منە بەی بۆ ئەوێ کارەبای ئەوی پێدابینەکەی بەڵام کە داهاتەکەی تر نەوتەکەی خۆمە نایدەمەوە هەراڵە کارەبای سلێمانیشیان کەم کرد باشە کاکە ینی 1000 تن LPG غاز لێرە ئینتاجەکرێت دووهۆک و هەولێری پێ تەختەکەی ئەی باش ئەی سلێمانی بووە لە بەرهەمی ئەوێ بەپێی دەستور بەپێی یاسا بەپێی عرف و هەموو شتێک شەرع
کە ئەو داهاتە لە هەرێمی کوردستانە لە زاخۆ تاکو خانەقین مڵکی هەموو خەڵکی کوردستانە ای باشە کاکە ئەمە بابەتەکانی کاک هەورەگەش گەیان بنبەست لە هەولێر 150 متریە بینی 100 متریە ئەوە تا ڕێگەبانەکانی ئەمێ شارەوانەکانمان وێران بوو دائیرەکانمان هەموو وێران بووە هیچ کار و کاسبیە پرۆژە نییە ئیتر تۆ ئەبێ خۆ بڕیارێک بدە ینی ئەو خەڵکە وادانان نیشێ بەڕاست بەداخەوە کاک دارایانی مەسلەی مامەڵەکردنی جیاوازی بەغدا بە تایبەت لەگەڵ ئێستا باوا بڵێن تاینی خۆسە باسی ئەوژەکەنەڵێ بان نەوترێت زۆنی سەوز و زۆنی زەر زۆنی کوردستان مەسلەکە ئەوەیە ینی مامەڵەکردنی تاگلایانی بەغدا لەگەڵ بەشێک لە هەرێمی کوردستان گونجاوە لە ڕووی دەستوریەوە ئەگەر ئەوە ڕووبدا ئەنجومەنی نوێنەرانی عراق ینی هەڵوێستی چۆنە بێت ینی بە تایبەتی بۆ مەسلەی پەسەندکردنی بودجەی ناوچەیەک یاخۆ ناردنی داهات بۆ ناوچەیەشی دیکە شایستەی دارایی فەرمانبەران بۆ ناوچەیەشی دیکە لە ڕۆ قانونیەکەەوە ئەمە گونجاوە دەبێت ئێمە کەس تەمەنای ئەوە ناکە بەڕاستی ئێوەی ئەزانمەندامانی ئەنجومەنی نوێنەران هیچ تەمەنای ئەوە ناکەن لە بەغدا بەتاکید ئەمە ئەکرێ لە ڕووی ڕێککەوتنی سیاسیەوە بەنای بۆ ئەبێتەوە بەڵام بە دڵنیاییەوە ئەبێ هەموو گەلی کوردەوە بزانێ و سەرکردایەتی سیاسی کورد بەبێ جیاوازی کە ئەمە بەڕاستی گورزێکی کە مەرشکێنە لە دەیان ساڵ خەباتی و قوربانیدانی گەلی کورد ئەدرێ یعنی تۆ ئێمە هەتا ئێساشی لەگەڵا بێ هەموو مناڵێکی کوردوا پەروەردەکراوە کە دژی پەیمانە نێودەوڵەتیەکان بۆ کەرتکردنی کورد و کوردستان و ئەمەی کە ئەم بارودۆخە نەخوازراوی کە ئێستا هەمومان قوربانی بۆ ئەدەین ئێتۆ بێ جارێکی تر لە ساڵی 2022 هەرێمێکی خۆت هەرێمەکەش لەت کەیتەوانێ لەبەرەوە بەڕاستی ئەمە هیوادارین کەشتیوە نەکە و نەکرێت بە تایبەتیش ئەو لایەنانی کە بەرپرسن لە ئەمە چۆنەڵی دەستی تەبایی و هاوکاری و برایەتی لە پێناوی بەرژەوەندی قوارەی هەرێمی کوردستانە تەنەزول بە هەندێک حەزی شخصی و خودی و حیزبی بدەن یعنی ناکرێ بەڕاستی تۆ 30 ساڵ ئەزمموی حکومڕانی لە هەرێمی کوردستانە داهات و هەرچیەک لە وڵاتە هەیە لە خزمەتی حیزبێکا و کۆمەڵە شخصێکا بێ و هاوڵاتیەکانی تری هەموو لێبێ بەش بن کە ئەمە بەڕاستی کارەساتێکی گەورەیە یعنی من پێم وایە گەورەترین گرفت کە ئێستا دروست بۆ ئەزمموی حکومڕانی لە هەرێمی کوردستانە ئەوەیە کە هاوڵاتیان ناومێدن کە ئەمە گرفتێکی گەورەیە تۆ من هەتا جارێکیان لە شوێنێکە ئەم قسەیم کرد برادرە زۆر پێی قەڵز بوتم بیرکەنەوە بۆ ڕزگاری کوردستان دەیان هزار قوربانی دراوە تا ئەم ڕۆژە بەرهەماتووە ئێستا خەڵک خۆی کاتە قوربانی لێرە ڕزگاری بێ ئەچی خۆیەکا بە خۆراکی دەریا و وڵاتانی دنیا پەرتەوازە ئەبێ بۆ ئەوەی هەر لێرن کەواتە ئەمە گرفتێکی گەورەیە بۆیە ئەبێ من پێم وایە بە تایبەتی پارتی و یەکێتی یعنی خەریکە شتەکە ئەگاتە بنبەست ئەنی ها خەریکە تۆ لایەنێک پەنا بۆچی ئەبا کە شتێک لەوانەیە ڕۆژە لە ڕۆژان بیری لێ نەکردبێتەوە کە ڕۆژە لە هەموو کەسێک ئەزانێ ئەمە بە زیانی کورتەوە بێ بەڵام لەبەرەوەی هەستەکە دۆستەکەی هێندە فشاری لێەکە یان هێندە مافی ئەخوا لەبەرەوە چێ پەنا بۆ شوێنێکی ترە بە لەبەرەوە ئەتوانین بڵێن بارودۆخەکە مەترسیدارە اینجا ئێستا ئەگەر وا بیرکەینەوە بڵین کاکە با ئەم لایەنەیە ئەم لایە بڕاتەوە سەر بەغا ئەکرێت لە قۆناغی یەکەمە بەغا هاوکاری بکە بەڵام بە دڵنیایەوە لە دوایە کە کورد ئەبینە ئاوا پەرتەوازەیە کە ماڵی بەژموردەیە کە سەنگی لاواز بووە کە قووەتی بێپێز و بێهێز بووە دوجار هەموو مانزەرێکی گەورە ئەەکەین کە ئیترە بێ چەندین ساڵ قوربانی بدەینەوەوە بۆ خۆمان لێبێتەوە لەبەرەوە بەڕاستی ئەمە هیوادارین پەنا بۆ ئەو بارودۆخە نەبرێ و بەرپرسانی سیاسی و ئیداری بە تایبەتی حیزبە باڵا دەستەکان بەجددی بیر لەم قۆناغە ناسک و هەستیارە بکەنەوانێ کە ئاهێک بەبەری هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بێنەوەن ئێستا ئێمە هەمومان ئەمان گوت ئەبێ حکوومەتی ناوەندی چاو لە هەرێمی کوردستان بکە ئەزمونونەکانی وەرگێن ئێستا ئەوەتە دادگای فیدراڵی بڕیاری یاسای خانشینی هەرێم ڕائگرێ هەڵێ وەشێنێتەوە یاتانەی لێ ئەدا بۆ چونکە تۆ هاوڵاتیەکی هەرێمی کوردستان کە خانشینە 200,000 ئەدەیت لەوێ ئەڵێ بێ لە 450 باری کەسێتی لەبەرەوە هەموو ئەم گرفتانە ئەتوانین بڵێن عنی ئەکرا ئەم 30 ساڵی ئەزمموی حکومڕانی خزمەتی هێندە گەورە بکرایە کە ئێستا ئەم وڵاتە هاوڵاتیان ینی کۆچی پێچەوانە دروست بات
ئەمێ دو پەیام و دو قسەی کاکدارە وەکو ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عراق بیسم لەماوەی کەمتر لێ خولەکە سپاس دەکەم. ئێمە هیوادارین بە تایبەتی کە ئێستا بەرە و ئەوە ئەڕۆین کە حکوومەت بودجە بنێرێ بۆ پەرلەمان کە هەمومان ئەزانین بودجەش بریتە لە کارنامەی حکوومەت بۆ شایستە داراییەکانی فەرمانبەران و موچەخۆران و هاوڵاتیانی هەرێمی کوردستان. هیوادارم لایەنی کورد بەو پەڕی دڵسۆزی و خەمخۆریەوە لەم سنگەرایە خەبات بکە بۆ چونکە هەمومان لە کاتی بانگەشەی هەڵبژێردنا و هەموو لایەنەکان باز لەوا کرا کە شەڕی قوتی هاوڵاتیان لە بەغاکەین، شەڕی شایستە دارایی و مافە دەستوریەکان و ناوچە جێناوکانەکەین. هیوادارم ئەمە خاڵی یەکەمیان بێ بۆی بتوانن هاوڵاتیانی هەرێمی کوردستان دڵخۆشکەن و دەستکەوتیان بۆ بەدی بێن. دەستەکانە خۆش کاکدارە کاگڕێوار دو پەیامی خۆت کەمتر لێ خولەک سپاس. هیوادارم مێژوەکەی هۆلاکۆ و خەلیفە عەباس لە بەغا دووبارە نەبێتەوە کە ڕۆیشتە بەغا و پایتەختی داگیر کرد و لە باتی خواردن ئاڵتون و زیڕەکەی بۆ برد کە بۆی نەخورا دوایی وتی ئەمە خیانەتکارە با خوێنی نەکەوێتە سەرم خاکە پێچیان لە بادێک و بە تێڵا کوشتیان. هیوادارم ئەم برادرانەی ئێمە کە هەموو خەڵک ئەگەر ڕاپرسی بکەن و باش ئەزانی کە هەموو خەڵک گەشتۆتە ئەو قۆناغە کە ئەگەر بێت و هۆلاکۆیەک بێت پەلاماریان بدات بە دڵنیاییەوە زێڕەکانیان بۆ هێنێ ئیدا دەرخواردیان و دواتش بە تێڵا و لە بادیان کوژن. هیوادارم نەگا بۆ ڕۆژە بەخۆیانە بچنەوە بێنەوە باوەشی خەڵک و ڕزی خەڵک. زۆر سپاس بۆ برانی بەڕێزمان کاگڕێوان محەممەد شارەزای یاساینەوت و گاز سپاس دەکەم. سپاس بۆ کاکدارە سێکانیانی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عراق کە لە ستۆدیۆ لەگەڵمان زۆر سپاسانەکەم. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقەم شەوی پانۆراماتان پێشکەش کرا. ساغ و تەندروست باش خواتان لەگەڵ.